یەکێک لە کێشەکان پیسبوونی ئاوی دەربەنیخانە، یەکێک لە کێشەکان کە حکوومەتی هەرێم خۆشبەختانە خۆی لە ڕێی قەرزێکی نێودەوڵەتیەوە خەریکی دروستکردنی پرۆژەیەکی پاکشکردنەوەی ئاوەڕۆیە بڕەکەی تا ئێستا تهدید نەکراوە، بەڵام 400,000 متر سێجا لە ڕۆژێکە شەو ڕۆژێکە پاکەکاتەوە، واتەوە ئاوەی کە ئەڕژێتە ناو دەربەنیخانەوە کوالیتیەکەی باشتر دەبێت لەوەی ئێستاوە ئەو پیسبوونە بە ڕوو نادات و ئەو هەموو سامانە ماسی و بۆ گەنوشتە لە کۆڵ ئەبێتەوە. بەڕاستی هەبوونی ڕێژێکی زۆر لە کارگە و پرۆژێەوە بەرهێنانە لەو ناوچەیە لە هەمان کاتدا تێکەڵبوونی ئاوی پاشەڕۆی سلێمانیە لەگەڵ ئەو ناوەندەی کە پێوترێ ئاوی تانجەرۆ لە هەمان کاتیشدا هەبوونی ڕێژەیەکی زۆر یان کۆبوونەوەی خاشاکی سلێمانی بە هەمان شێوە لە ناوچەی تانجەرۆدا ئەمانە هەمویان فاکتەرێکن بۆ ئەوەی ببنە هۆی پیسبوونی ئاوی تانجەرە و لە ئایندەشتا مەترسی ئەوەی لێەگرەکە ببنە هۆی پیسبوونی ئاوی دەربەندیخان.